ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی. فەرموو. یەکگرتووی ئیسلامی و لێک تێگەیشتنێکی باشتر و چاکتر بۆ کاری داهاتوومان، وارووا لەسەر مەسەلەی کوردیش لە بەغدا و ئیجماعی کوردی لە بەغدا کە ئێمە هەر پێنج لایەنەکە کۆک بووین پێشتر و کۆبوونەوەی چوارقۆڵیمان کرد. خۆتان ئەزانن کە و هەماهەنگی کوتلە کوردیەکانیش لە بەغدا بۆی کە ئیجماعی کوردی لە بەغدا بپارێزین و هاوهەڵوێست بین و ئێمە لێرەوە بەڕاستی بە پێویستی ئەزانین کە ڕای بگەێنین هەر لایەنێکی ئەگەر لە کۆدەنجی سیاسی لایەنەکانی کورد لە بەغدا ئەم پێنج لایەنە ببەزێندرێەوە هەوڵ بدرێ بۆ پراوێست خستنی هەر لایەنێک ئێمە بێ هەڵوێست نابین و بە تاکیدیش بۆ بەغدا ئێمە جگە لەوەی کە هەر پێنج لایەنەکە بڕیارمانەکە هاو هەڵوێست بین جارێک کەش لەگەڵ یەکگرتووی ئیسلامی تاکیدمان لەسەر هاو هەڵوێستی لەسەر مەسەلە نەتەوەییەکان و پرسە نیشتیمانیەکانمان کردەوە بەرامبەر بە حکوومەتی ناوەندی. بەناوی خۆی گەورە وەکو مامۆستا ڕێبوار ئاماژەی پێکرد کۆبوونەوەکە کۆبوونەوەی هەماهەنگی نێوان هەردوو لایەنی سیاسی بوو. ناوە بەناوە ئێمە کۆبوونەوە ئەنجام دەدەین و پێمان وا بوو دەبێت پەیوەندیەکانی بین نێوان یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی بەردەوام بەرەو پێش بڕوە و لەسەر پرسە سیاسیەکان کە لە هەرێمی کوردستان و لە بەغدا و لە ناوچەکە دێنە پێشەوە گفتوگۆی جدی بکەین و هەماهەنگی زیاتر بکەین. ئەوە بوو کۆبوونەوەکە لەو چوارچێوەیە سوڕایەوە و بۆ بەغداش بە هەمان شێوە هاو هەڵوێست بووین. لە 23 مان کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان کرا کە قەراردرا هەمومان لە بەغدا یەک هەڵوێست بین، بەیەکەوە مامەڵە بکەین، بەیەکەوە گفتوگۆ بکەین. ئەوەی لە بەغدا دەدرێت بە کورد بەیەکەوە مامەڵی لەگەڵ بکەین، حیساس بە شێوەی پلەی ئینتیخابی مامەڵی لەگەڵ بکەین. ئێمە لە یەکگرتووی ئیسلامی لە کۆمەڵی ئیسلامی تا ئێستاشی لەگەڵ بێ هەر مولتەزیمین لەگەڵ ئەو لەسەر ئەو هەماهەنگیە. بەڵام ئەگەر بزانین نیەتێک هەیە یا هەنگاوێک هەیە یا جموجۆڵێک هەیە بەو ئاخارەیدا کە بەبێ کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی کوردستان مفاوەزات بکرێت لەسەر پرسی کورد، ئێمە هەڵوێستی تایبەت بخۆمان دەبێت. پێمان وایەوە دەرچوونە لە ئاماهەنگی لایەن کوتلە کوردیەکان و ئێمە کوتلەی پەرلەمانیمان لەوێ مخەوەل کردووە مامەڵە لەگەڵ ئەو ڕووداوانە بکە کە لەوێ دێتە پێشەوە. ومێدیش دەکەین کورد بەیەکەوە هەماهەنگ بین. ئێمە دڵنیاین کە بێت و لایەنە سیاسیەکان هەماهەنگی لایەنە کوتلەکان بپارێزن، ئێمە بە ئەولادەی پارێزین چونکە هەمێژووی ڕابردوومان شاهیدە بۆ ئەوە ویستومانە دایبەن یەکڕیزی نیشتیمانی لە بەغدا بەیەکەوە مامەڵی لەگەڵ بکەین. ومێد دەکەین وابێ ئەگەر وانە بێ ئەوە خەتایەکە دەرحەق یەکڕیزی دەیکەین هەر هێزێک بیکە و دەرحەق مافەکانی گەلی خۆمان دەیکەین. ئەو کاتەش ئێمە لەسەر هەر حەدەسێک بێتە پێشەوە بە هەماهەنگی لەگەڵ برایانمان لە کۆمەڵی ئیسلامی هەنگاو دەنین. بواریەک بدە بەڵێ بەڵێ باسێکی ئەو هەیە کە برادرانی پارتی و یەکێتی و گۆڕان بەیەکەوە سوورن لەسەرەوەی هەر پۆستێک لە بەغدا بدرێ بۆ خۆیان بێ، یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی پشتیان نەبێ. ئەوە ئەگەر وا هەنگاو بنێن هەنگاوێکی هەڵە دەنێن چونکە ئەوە پێچەوانەیە لەگەڵ کۆبوونەوەکانی پێشتر. ئەو کاتە هەڵوێستی ترمان دەبێ و قسەی جدی دەکەین و کوتلەکانمان تەخویل کردوون قسە بکەن و گفتوگۆی جدی با وەڵامی پرسیارەکەی دەینەوە. ئێمە تاوان پێشتریش ڕامانگەیاندووە لە دوای بنیادنانەوەی عێراقی دوای ڕژێمی پێشوو بەردەوام تەبان ینی بەداخەوە ئەڵێن ئیستحقاقی لایەنە کوردیەکان لە بەغدا پارێزراو نەبووە و لەسەر بنەمای دەنگدانی دەنجی هاوڵاتیان مامەڵە لەگەڵ پۆست و ئیستحقاقاتی کوردی نەکراوە کەمانە پشکی نەتەوەی و نیشتیمانین. ئێمە هەمیشە ئەومان تەجاوز کردووە لە پێناوی یەکریزی نیشتیمانی و دو هەڵوێستیشمان ئێمە ڕوبەڕووی بەشێک لە گلەی شەقامیش بووینەوە لەگەڵ ئەوەی کەوە چۆن ئەم یەکریزیە پارێزن لە کاتێکدا ئەمە بارودۆخی سیاسی هەم هەرێمە و هەمیش ئەوەیە کە لە ڕابردووشدا کورد پشکەکانی کورد لە بەغدا لەسەر بنەمای ئیستحقاقی نەبووە. بەداخەوە ئێمە لە پێناوی ئیستحقاقی نەتەوەی و نیشتیمانی ئەمەمان تەجاوز کردو. بەس ئێستا وەکو مامۆستا مستەفا ئاماژەی پێکرد ئیرادەیەکەیە و نیەتێکەیە بۆ هێشتنەوەی بەشێک لە پۆستی لایەنەکانی کە وەجارێکیکە پشتگوێخستنەوەی ئیستحقاقاتی انتخابات. من لێرە ئەوە بڵێم ئێمە لە کۆبوونەوەی چوار قۆڵی لە بارگای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێککەوتین کە ئیستحقاقی لایەنە کوردیەکان پارێزراو بێ لەسەر ئەو بنەمایە مامەڵاکەین و پێچەوانەی ئەوە بێ هەڵوێست نابین. کاگەرکان
لە سەرکاتەکە وەسفەیەکی استراتیژی چاکەتی ڕێکراوە پێتان وایە بەشداری کورد چاکسازی جێبەجێکردنەوە چاکەتی پێویستی بە ئیرادەیە یان پێویستی بە وەسیقە و بە بەرنامە و بە کۆبوونەوە هەیە ئەو بۆ تۆ کاک مستەفا بۆ جەنابشتان یەکگرتووی ئیسلامی کۆبوونی ئیسلامی بە دیاریکراوی داوای چیەکەن 4 وەزارەت و 4 پەرلەمانتار و 3 پەرلەمانتار لە بەرامبەر 20 پەرلەمانتار و 25 پەرلەمانتار ڕەنگەمە جیاوازیەکی ڕێژەی هەبێت لە کورسەکانە بە دیاریکراوی پشتی ئەوە یەکگرتوو پشت کۆمەڵی ئیسلامی چەندێکە و داوای چیەکەن داوای وەزارەت بکەن داوای وەزارەکەن داوای دەستاکەن داوای چیەکەن ئێمە لە یەکگرتووی ئیسلامی و لە کۆمەڵی ئیسلامی ئەو ڕۆژتە سەر ئەوە کۆک بووین ئێمە داوای سەحافی جاری خۆمان ناکەین ئێمە بەشداری پرۆسەی هەڵبژاردنمان کردووە کورسیمان هەیە لەوێ بە پێی خاڵبەندی هەر لایەنە چەندی بەرەکەوێ چونکە پێمان وایە لایەنەکانی ترشی تریان وەرگرتووە و خاڵی تریان بردووە بۆی ئێمە پێمان وا بوو ئەو چوار لایەنەش کە لە 23مان کۆبووینەوە 5 کوتلەکەش لە بەغدا کە تا ئێستا گفتوگۆیان کردووە هەڕاوا بووە حسەی کورد چەندە بە یەکەوە بە هەماهەنگی بە شێوەی خاڵبەندی بە شێوەی سەحافی انتخابی بەرکەوتەی انتخابی قسەی لەسەر بکەین ئێمە ڕۆژێک لە ڕۆژان من نەکردووە طبعا بنسبة أو وثيقة سياسية شوي رابردو تكراي أو اتفاق سياسياني كيف يشتر لبغداد هون بداخل طبعا خوتانا زانن بشيء زوري أو اتفاقياتاني بغداد أو ركوتنا سياسيانة تنها حبر على الورق بون ونتشون تواري جيب ذكر دنوا ومن أوي كزانياري مش طبعا وثيقة سياسية أمشيج بداخل بيتش هما هنجيها مكتلة كردية كاني لسر نبو بيت بارحال يعني إما جارج كايلين وكايما وتومانا كودنجي سياسي ببي إجماعي بينز كتلة كردية كلا بغداد دروس نابت ودوهم من بيم خوش لسر استحقاق زور بروني بلين من بيم أما رأي إما شو هذا كاني كشا أو رجعي ككرد لبغداد هيتي استحقاقي قومية لسر بنماي كرسينية بۆیە لە ناو خۆشمانە بێمە ئیستحقاق کورسیەکانمان بە هاوسەنجی لەسەر بنەمای دەنگەکانی خۆمان لە نێوان خۆماندام دابەش بکەین و ئەمەش لەسەری ڕێککەوتوین بۆیە پێچەوانەی ئەوە بەڕاستی دەرچوونە لەو ئیتیفاقی کە لەسەری هەین با کارکوریا دوای کارملی جەنابەت ئەگەری هەیە وەردێکی حیزبی ڕاتە بەغا ئەگەری هەیە ئەگەر شتەکانتان پارێزراو نەبێت وەردە حیزبی بایکۆتکەن ئایا وەردەکەی ئەڕوا هیچ زانیاریەک بۆنمونەکانی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە وەردەکەکرد و هیچ وەزیرێک و هیچی ئەویان نەبرد لەگەڵ خۆیانە هیچ خاڵپۆستێکی ئەویان نەبرد لەگەڵ خۆیانە هیچ زانیاریەکیان پێداون لەسەر وەردە حیزبەکەی دەڕوا چۆن دەڕواوە ئەگەری ئێوە بایکۆتکەن ئەگەر شتان پارێزراو نەبێت ئێمە بەنسبەت کۆمەڵی ئیسلامیەوە طبعاً بەشداریمان لەو وەفدەی کە هێزلانیەک سیاسیەکانی کورد کاچێتە بەغدا پەیوەستە بەوەی کە ئەجندای ئەو وەفدە بزانین و بەرنامەی کاری بزانین و بزانین لەسەر چی مفاوزات لەسەر بەغداکە بە پاراستنی ڕێکەوتنە ئەساسیەکەی نێوان خۆمان لەگەڵ زودەوەی گۆڕان زۆر هەماهەنگیەکردن لە کۆمەڵی ئێستا حتا یەکگرتووی ژاب ماوەی پێشمان لەو بکە یەکگرتووی ئێستا جنابتان باسی هەڵوێستی زودەوەی گۆڕان کە باڵی ئێستا هەڵوێستەکە بچێتە لای پارتی سێتیان ئەگەر زودەوەی گۆڕان شتی خۆیان لەو استحقاقەکەی زیاتر دەێنێەوە و لەو اتفاقی کە لە دوسێ مانگە بریتانە جیاوازتر بێ کار ناکات لەسەر پەیوەندیەکانی بەتایبەتی من مامۆستاڕێکبات کار ناکات لەسەر پەیوەندیەکانی نێوان کۆمەڵیستانی ئێمە لەسەر ئێستا قسەمان لەسەر نەبزوتنەوەی گۆڕانە نەلایەنەکانیکە قسەمان لەسەر 5 کوتلەی کوردیە کە لە بەغدا نوێنەرایەتی کوردەکەن ئێمە ڕێککەوتوین ئەم 5 لایەنە هەموو هەنگاوەکانمان مامەڵەمان لەگەڵ حکوومەتە تەکنۆکراتەکەی عەبادی لەسەر بنەمای کۆدەنجی سیاسی ئەم 5 هێزە بێ پێچەوانەی ئەوە هەر هەنگاوێک لای ئێمە ڕەفزە و قبوڵ نییە و هەر لایەنێک ئەو هەنگاوە بنێ بە تاکید ئێمە نیگەرانەکان بەڕێز عەبادی ئەڵێ لە حکومەتەکە بچوو دەکەمەوە 5 حیزبە کوردستانەکەش داوای 5 وەزارەت دەکەن یعنی ئایا ئەمە خۆتان بە حەقی ێزانە 5 وەزارەت وەرگرن یان ئێوە هەوڵێن لە بەڕێوەبەرایەتیەکان پشتتان هەبێ بەبێ ئیستحقاقی سیاسی یعنی ئەمە جیاوازیە لەگەڵ قسەکانی ئێوە ئەو وەزارەت بچووکەکە ئێوە داوای 5 وەزارەت دەکەن چەندین حیزب و لایەنی پێش هەیە ئێمە کە داوای وەزارەت دەکەین کورد لە کوردیەکان پێمان وایە لە ئەگەر 21 وەزارەت بێ کورد چەندی بەردەکەوێ ئەگەر 16 بێ کورد چەندی بەردەکەوێ کورد ڕۆژێک لە ڕۆژان داوای سەفاقی خۆی زیاتر ناکات لە بەغدا ئەو کاتە دێینە خوارەوە بۆ مدیر عامەکان و بۆ هەیئاتی باڵا و بۆ ئەوانە قسەیان لەسەر دەکەین هەمویان وەکو بڵێ قسەیان لەسەر دەکرێت بۆ ئایندە سوپاستانەکەین دەستان خۆش
چاوەڕێزانەوەی بینیتان کۆنگرەی ڕۆژنەوانی هەردوو وەفدی ئەنجومەنی سیاسی و یەکگرتووی ئیسلامی بوو کە ڕێوەر حەمەد لە ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی هەروەها مستەفا عەبدوڵڵا لە مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی لە کۆنگرە ڕۆژنامە نووسەکە ئاماژەیان بە چەند خاڵێکی گرنگی پەیوەندیەکانی لایەنە کوردیەکان کرد لە بەغدا هەروەها ئاماژەیان